چیتر پۆست بە ژن و مێرد نادەین و نابێت بچنە پەرلەمان. داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان ئەم جارانەوەی نوێ بکا بە یەکەمین بە پشتیوانی خی گەورە ئەوە بخەنە سەرشانی ئێمە بە دەنگێک بزانن ئێمە چۆن بە پرسیارانە نوێنەری ڕاستەقینەی ئێوەی ئەزیز دەبین. کەمبوونەوەی دەنگ و کورسیەکانی نەوەی نوێن لەم هەڵبژاردنەدا بووە هۆی ئەوەی جوڵانەوەکە دیسان بەخۆیدا بچێتەوە و واز لە هەڵەیەکی کوشندە بهێنێت. هەڵەیە کە دەکرا بە یەکجاری ئەو تۆزە سەنگەی بزوتنەوەکەش لەناو ببات. هەڵەی پێدانی پۆست و چوون بۆ پەرلەمانی هاوسەرەکان بە دوای یەکتردا. سەرچاوەیەکی تایبەت و ئەگادار لە کۆبوونەوەی ڕابردووی جوڵانەوەی نەوەی نوێ بە پایتەخت میدیە ڕاگەیاندووە لەسەر کەمکردنی ژمارەی دەنگ و کورسیەکانی نەوەی نوێ دەمەقاڵێ و گرفت لە نێوان سەرکردایەتی جوڵانەوەکەدا دروست بووە و هەموویان هاوڕابوونە لەسەرەوەی ئەزموونی چوونی ژن و مێرد بۆ پەرلەمان یان وەرگرتنی پۆست زیانی زۆری لە جوڵانەوەکە داوە. نەوەی نوێ بڕیاری داوە ئەگەر لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمدا بەشداری بکات هیچ پلە و پۆستێک بەو کەسانە نەدات کە پێشتر پۆستیان وەرگرتووە یان وەکو ژن و مێرد ئەزموونی پەرلەمانیان تاقی کردوێتەوە. دەرەنجامی کۆبوونەوەکەش گەیەندراوەتە دەستی شاسوار عەبدولواحیدی سەرۆکی جوڵانەوەکە لە زیندان و ئەویش هاوڕا بووە لەسەری. لە جوڵانەوەی نەوەی نوێ چەندین پەرلەمانتار و ئەندامی سەرکردایەتی و حیزبە لە نمونەی شاسوار عەبدولواحید و سروە عەبدولواحیدی خوشکی، کاوە عەبدولقادر و وەزیرە ئەحمەدی هاوسەری، مژدە مەحموود و محەممەد ئیسماعیلی هاوسەری ئەم ئەزمونەیان تاقی کردوێتەوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو نیشتمانیان بە تەنزەوە باسییان دەکەن. هەر بۆیەش نەوەی نوێ دەیەوێت کۆتایی بەم ئەزمونە بهێنێت و لەوە زیاتر سەنگی خۆی لەدەست نەدات.